بیسەرانی خۆشەویستی رادیۆی گەلی کوردستان هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت لە سەر ڕەوشی سیاسی کوردستان بەگشتی و لەسەر ئۆپراسیۆنەکانی تورکیا بۆ سەر شاری عەفرین و قساکەین لەسەر هەرێمی کوردستان دوای پرسی ڕیفراندۆم و کێشە گرفتەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا و کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەمڕۆ چەند میوانێکم لەگەڵن بۆ قسەکردن لەسەر ئەو باسە بەڕێزان کاک ئەبوو بەکر قادر لێپسراوی کۆمیتەی ڕێخستنی بەکرەجۆ، زۆر بەخێر بێی کاک ئەبوو بەکر. بەڕێز کاک محەممەد وەستا عەلی لێپسراوی کۆمیتەی ڕێخستنی ڕانیە، زۆر بەخێر بێی کاک محەممەد جەنابیشت بۆ رادیۆ گەلی کوردستان. بەڕێز ئیدریس حاجی عەلی لێپسراوی کۆمیتەی ڕێخستنی داقوق، کاک ئیدریس جەنابیشت بەخێر بێی. ئیدریس حاجی عادل زۆر سپاس. وعد بوو هەریەکە لە بەڕێزان کاک ئەحمەد مەلاشمان لەگەڵ بێ لێپشای کۆمیتەی ڕێخستنی تەکیە، بەڵام بە هۆکارێک نەیتوانی وهروە وعد بوو کاک ئەبوو بەکر حاجی ڕەشیدیشمان لەگەڵ بێ لێپشای کۆمیتەی ڕێخستنی سێ ساق، ئەویش نەیتوانی. بەڵام بەهەرحاڵ ئێستا ئەم سێ میوانم لە ستۆدیۆن، هەرسێکتان زۆر بەخێر بێن و سپاستانەکەم کە ئەرکتان کێشا. کاک ئەبوو بەکر ئەگەر لە جەنابتەوە دەست پێ بکەم، گەر جەنابت پێم بڵێ لە چەند ڕۆژی ڕابردوودا ئۆپەراسیۆن و پەلاماری تورکیا بۆ سەر شاری عەفرین هەیە، ئێوە ئەو ڕەوشە چۆنە بینن و پێتان وایە هەڵوێستی هێزە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان چەنە گرنگە بۆ پشتیوانیکردن لە خەباتی باک و ڕۆژئاوا و بۆ پشتیوانیکردن لە بەرخۆدانی شاری عەفرین؟ زۆر سپاستانەکەم، زۆر خۆشحاڵم کە لەم بۆنێدا هاتمە خزمەتان و هیوادارم ئەم ساڵی گەشتەکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ و لێرەشەوە درود و سڵاو بۆ سەرجەم تێکۆشەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ سەرجەم هەواڵانی یەکێتی لە ریزەکانی هێزی پێشمەرگا، لە کادرەکانی یەکێتی و لە سەرجەم ئەندامان و دڵسۆزانی یەکێتی لە هەر شوێیەکە بن. دیارە ئەم ڕۆژەی کە ئێستا هاتووتە پێشەوە لە نەتیجەی داگیرکردن و دابەشکردنی کوردستان بووە بە سەر سێنەتەوە و چوار دەوڵەتی ناوچەکەیە و ئەم داگیرکردن و دابەشکردنەش بەبێ خواست و ئیرادە و ڕەزامەندی گەلی کورد بووە و ئەم هۆکارانەش گەلی کوردیش لەو کاتەوە کە داگیر کراوە، دابەش کراوە، بێبەش کراوە لە مافەڕەواکانی، بەردەوام هەوڵی یاوە هەموو کەناڵەکانی داواکردنی خواستەکانی بە شێوەی ئاشتیانە، بە شێوەی دیموکراسیانە، بە شێوەی مەدەنیانە خستۆتە ڕوو. بەڵام بەداخەوە هەموو جارێک داگیرکەرانی کوردستان، دوژمنانی گەلی کورد بە ئاگر و ئاسن وەڵامی داخوازی ڕەواکانی گەلی کوردیان ناوەتەوە. وەک هەمولایەکمان نەزانین ئەوە لە 2014ەوە دەستی ڕەشی تیرۆریستانی داعش لە ناوچەکەیە توانیان بارودۆخی ناوچەی عێراق و سووریا و شام بە تایبەتیش بەهەژێنن و ئاژاوەکی گەورە دروستکەن و گەلی کوردیش بەو پێی گەلێکی ئازادی خوازە، گەلێکی دیموکرات خوازە، شان بەشانی هەموو گەلانی پێشکەوتوخوازی دنیا ڕوبەڕووی هەڕەشە و مەترسی تیرۆریستانی داعش بووە و توانیان بەرگریەکی سەرسەختانە بکەن چ لە باشووری کوردستان و چ لە ڕۆژئاوای کوردستان. و نەتیجەی ڕوبەڕووبوونەوە و داواکاری و خواستی ڕەوای گەلی کورد لە هەردوو پارچەکە خۆشبەختانە بە پشتیوانی کۆمەڵگای پێشکەوتوخوازی نێودەوڵەتی گەلەکەمان سەرکەوت و داعش شکستی خوارد و بەشێکی زۆریش لە ڕۆژئاوای کوردستان ئازاد بۆ و ئێستا چەند کانتۆنێک لەو ناوچانە بە ئازادانە و بە دیموکراسیانە مافەکانی خۆیان بەڕێوە ئەبەن و ئەمەش بۆتە هۆی دڵتەنگبوون و ناڕەحەتکردنی دیکتاتۆری ناوچەکە کە تورکیایە و ئەم زوڵم و ئەم ئازادی و ئەم گەشەکردن و بەرەو پێشەوە چوونی گەلی کوردی پێ تەحمل ناکرێت و پێی قبوڵ ناکرێت بۆیە ڕاستە و خۆدا بەزیوەتە سەرەوە ئەوێت. باشە دوای دێمەوە لای جەنابەت لەگەڵ میوانەکانی تریشمان قسە بکەین. بەڕێز کاک محەممەد وەستا عەلی، ئەگەر گوێر لە بۆچوونەکانی کاک ئەبوو بەکر قادر بوو، ئەگەر جەنابیشت ڕێی خۆتم پێ بڵێ سەبارەت بۆ ئۆپراسیۆن و پەلامارانی تورکیا بۆ سەر عەفرین مەبەست چییە؟ بۆچی ئایانەوێ بۆ نمونە یعنی ئێمە لە جەنابیش شایدی ئەوەی لە
یەک دوو مانگی ڕابردوودا حکوومەتی عێراقی پەلاماری هێنایە سەر باشووری کوردستان و کەرکووک و لە دووسخورمات و قەتڵ و ئامێکی زۆری خەڵکیان کرد. ئێستاش تورکیا بە هەمان شێوە ئەوێ لە ڕۆژاوای کوردستان لە عەفرین ئەمە دووبارە بکاتەوە. بۆچی هەمیشە کوردستان یعنی ئەکەوێتە بەر پەلاماری داگیرکەران و پێویستە بۆ نمونە لەم بارەیەوە پێدوا بێ هەڵوێستی هێزە ئەساسیەکانی کوردستان، یەکێتی پەکەکە پەیەدا کۆمەڵە دیموکرات نازانم پارتی گۆڕان ئەمانە پێدوایە چەنە پێویستە هەڵوێستێکی یەکگرتویان هەبێ بۆ ڕوبەڕووی ئەمە ترسیانی کە دێنە سەر کوردستان. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ میوانەکان گرانی کوردستان. بەڵێ دیارە خۆتان باش دەزانن کوردستان کە لە ساڵی 2000 دوای شەڕی جیهانی یەکەمەوە دابەشکرا بە 4 پارچەدا گەورەترین نەتەوەیە تا ئێستا دەوڵەتی نەبوو بێت، تا ئێستا نەیتوانی بێت لەسەر خاشی خۆی سیادی خۆی ڕابگەێنێ. دیارە تووشا نیگەرانی ئەوەیە، پێمان وایە نیگەرانی ئەوەیە کە بخۆی بەشێکی زۆری کوردستان کەوتە بەر تووشاوە کە باکووری کوردستان تێک دێنێت. دیارە پێشتر داعش بەنوێنەرایەتی شۆڤینیزمی عەرەبی و تورکی و فارسی شەڕی کوردی کرد لە ڕۆژئاوای کوردستان چ لە هەرێمی کوردستان. داعش کەسی هێنا بە جهدی هاوپەیمانی نێودەوڵەتی و ئەوانە. دیارە بۆ خۆتان باش دەزانن ئێستا نە شۆڤینیزمی فارسی نە شۆڤینیزمی عەرەبی لە دۆخێکدانین بتوانن شەڕی کوردستان بکەن، چ لە ڕۆژهەڵاتی کوردستان چ لە باشووری کوردستان چ لە ڕۆژئاوای کوردستان. بەڵام ئێستا تورکیا بەنوێنەرایەتی هەر سێ شۆڤینیزمی عەرەبی تورکی و فارسی هاتوون دانەوێ عەفرین و دوای ئەوان کۆبانێ و دوای ئەوان جەزیرە و ئەوانە زیندە بەچاو بکەن. ئەوان ترسی هەر ئەوان نییە کە لە عەفرین و لە کانتۆنەکانی ڕۆژئاوای کوردستان دەوڵەتێکیان شێوە سەربەخۆیان دەوڵەتێکی ئەگەر فیدرالیان کۆنفیدرالیشدا بمەزرێت. ئەوە ترسی ئەوان هەیە بەیانی ئەوە نەخلەیەک بێ بگوازێتەوە باکووری کوردستان کە نزیکی 25 میلیۆن کورد لەوێ دەژیت و دەچێتە سەربەحریش کە لە ڕووی جیۆپۆلیتیکی سیاسیشەوە جیۆپۆلیتیکیشەوە ئەوێ موقعێکی زۆر گرنگە بۆ کوردستان. تووشا ترسی ئەوەی هەیە ئایندە ئەو شەڕ بگوازێتەوە بۆ ناوخۆی کەمان پێمان وایە ناتوانێت لە عەفرین بەرگری لەوە بکات. تووشا دەتوانێت چارەسەری وەضعی سیاسی خۆی لە ڕێگەیەکی گونجاو و دیموکراسیانەوە بۆ کوردی باکوور بکات، نەک بە پەلاماری عەفرین دات. من دڵنیام لە عەفرین دەشێت ئەگەر خۆراگری و چۆن دەڵێ بەرخۆدانی خەڵکی کۆبانێ بێنە بە چاوی خۆمان، چۆن داعش نەیتوانی کۆبانێ بگرێت بە هەمان شێوە ئەوانیش ئەگەر عەفرینیش بگرن ناتوان لە عەفریندا بمێننەوە. ئەم پێمانە هەڵوێستی ئێستا کوردانە بۆ یەکێتی بۆ پارتی بۆ گۆڕان بۆ کۆمەڵ بۆ هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ پێکاکا ئەوەیە کە بەڕاستی لەو ڕۆدا پێویستە کورد بە یەکریزی ناوماڵی خۆی ڕێخاتەوە، دوور لە هەموو ناتەبایەکانی پێشوو، دوور لە هەموو گلەی و ڕەخنەکانی کە لەسەر یەکتریان هەبووە، دوور لە هەموو ئەوانەی ڕابرد داڕویان داوە لە بینی پێکاکە و یەکێتی و پێکاکە و پارتی و نازەم هێزەکانی تر و ئەوانە پێویستە ئێستا کورد لە هەموو کاتێک زیاتر ناوماڵی خۆی ڕێخاتەوە بۆ ئەوەی بە یەکدەنگ هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی اقتصادیەوە هەم لە ڕووی عەسکەریەوە هەم لە ڕووی جەماوەریەوە بتوانین پشتیوانی عەفرین بکەوین. عەفرین نەکەوێت لەبەرەوەی عەفرین بکەوێت ڕەنگە بەیانی کۆبانێش و بەیانی جزیرەش و بەیانی ڕەنگە هەولێر و سلێمانیش بەدەستی داگیرانی خەڵکی داگیرانی کوردستانەوە بکەون. ئێستا تووشیا خۆی ئەعلانی کردووە دەڵێ دوای کۆبانێ دێنێ هەرێمی کوردستانیش. بەڵێ وایە. باشە دوای دێمەوە لای جەنابەت بەڕێز کاگە دیس ئەگەر لە جەنابەت بپرسم بۆ نمونە منتقەکانی ئێوە ناوچەکانی ئێوە لە ڕابردوودا چەندین جار کەوتونەتە بەر پەلاماری گروپە تیرۆریستیەکانی داعش و هاوشێوەکانی و حکوومەتی عێراقیش کەم نەبۆتە ماڵوێرانی بۆ ئێوە و بۆ منتقەکانی ئێوە و لە هەمان کاتیشا ئەبینین کە بۆ منە لە ڕابردوودا حکوومەتی تورکیا شمان بینی بۆ منە چی لە شاری ئامەد کرد و ئێستا ژەبینین حکوومەتی تورکیا بەگەلە کۆمەکەیەکی ناوچەیی تورکی ڕووسی ئێرانی و بە بێدەنجی ئەمریکا خەریکی قەتڵ و ئامی خەڵکی عەفرینن. ئەگەر جەنابەت پێم بڵێ ینی هەڵوێستی جەنابەت لەو بارەیەوە چییە و ئێمە تا چەند پێویستمان بە کۆنگرەیەکی نەتەوەیی یەکگرتووی هێزەکانی هەر چوار پارچەی کوردستان هەیە و چەنە پێویستمان بەوەی هێزەکان ئێستا لە هەموو کات یەکگرتووتر بن و ئەگەر پێم بڵێ هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان بەبەراو لەگەڵ هێزەکانی تر زۆر جیاوازە. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە داکۆچی کردووە لە مافی پارچەکانی تر پشتیوانی کردوون ڕاگەیانی داوە. لەو بارەیەوە هەڵوێستی جەنابتان چییە؟ سپاس بۆ بەڕێزتان. سڵاوم بۆ میوانە بەڕێزەکان هەیە، سڵاو لە گیانی پاکی شەیدانی کورد و کوردستان، سڵاو لە کەرکووکی قودسی کوردستان، سڵاو لە داقووقی بەڕاگێت کە لە لێواری چیای حەمرین وەکو پێشمەرگا جەماوەرەکەی وەکو پارسی سنوور تاکو ئەم ساتە بەرگری لە
خاکی پیرۆزی کوردستانەکەن دیارە ئەگەر تەماشای وێژوو بکەیت هەر لە دوای حەربی عالەمی جیهانی یەکەمەوە داگیرکەرانی کورد و کوردستان هەتاکو ئەمڕۆ لە ماوەی ئەم 100 ساڵی ڕابردوودا لە هەر پارچەیەک لە پارچەکانی کوردستان بۆیان هەڵ کرابێ بۆیان کرابێ پەلاماری کوردیان داوە ئیتر لە باکوور لە باشوور لە ڕۆژهەڵات لە ڕۆژ ئاوا ئەمەتانی ئەبینی لە دوای جەنگی جیهانی یەکەم کاتێ هەلومەرجی ئەو کاتە شێخی نەمەر شێخ مەحموود دەبێتە سەرۆکی کوردستان دوای ئەوەی کە میراتی ئیمپراتۆریەتی عوسمانی دابەش کرا و دەیان دەوڵەت لەدایک بوو کوردیش مافی خۆیەتی وەکو ئەو گەلێک لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و لەو حکومڕانیەی ئیمپراتۆریەتی عوسمانی مافی خۆی وەرگرێ بەڵام ئەوە بوو دەیان گەل دەیان وڵات دروست بوو بەڵام حەربی عالەمی یەکەم و میراتیەکەوە بوو دوای ئەوە شێخیان بەرەو هندستان برد و حکومەتەکەی شێخیانیش زیندە بەچاڕ کرد لە جەنگی جیهانی دووەمە ئەگەر تەماشاکەی دەیان گەل دەیان وڵات لەدایک بێ ئەو کاتەیش لە ڕۆژهەڵاتی کوردستان قازی محەممەد کۆماری مەهاباد دروست ئەکا بەڵام نەتیجەیە ئەوە بوو قازی لە سێدارە درا و دیسانەوە حکومەتی کۆماری مەهابادی زیندە بەچاڕ کرا ئێستا 100 ساڵ بە دوای جەنگی جیهانی یەکەم ڕۆی کە لە ساڵی 91 بەدواوە بۆی ئەوە دەرچوو کە جارێکی تر نەخشەی ڕۆژهەڵاتی ناوڕاست بگۆڕێ بە تایبەت دوای 11 سپتەمبەری 2001 داگیرکەرانی کورد و کوردستان لە هەر چوار پارچەکە بە هەموو شێوەیەک بە بەرنامە ئەگەر لەسەر هەموو شتێنا کۆکن دیارن لەسەر تجارەتکردنی کورد بە هەموو شێوەیەک کۆکن بۆ ئەوە نێڵن یەک کیانێکی کوردی لەم چوار پارچە بێ ئەوەی کە پەیوەندی بە سنوورەکەی ئێمەوایە حەزەکەم کە ئاماژە بە سنووری کەرکووک و ئەو ناوچەدا بڕاوانە بدەم دیارە ئێمە لە 16 ئۆکتۆبەر بەدواوە ئێستاکە ئەو ناوچانە هێزی کوردی پێشمەرگا تیای نەماوە بەڵام ئەگەر لە حەقیقەت بپرسین ئایا ئەمە شکستێکی سیاسیە یان شکستێکی سەربازیە بێگومان ئەمەی بەسەر کوردستانی باشوورەها لەگەڵ کوردستانی ڕۆژ هەڵات جیاوازە لەبەرەوەی ئێمە ئێستاکە خاوەن کیانێکین کە هەرێمی کوردستانە بە پێی دەستوری عێراقی و مقتەڕەتی دەولیە و زیاد لە 35 قونسولی هەموو جیهان لە پایتەختی هەرێمی کوردستانە بەڵام دیار بوو کاربەدەستانی هەرێمی کوردستان بێبەرنامە بێ ئەوە خوێندنەوەی باشیان هەبێ بۆ ئەم گۆڕانکاریە کە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست ئەکرێ دیار بوو هاتن شتێکیان دروست کرد بە ناوی ڕیفراندۆم ئێمە کەرکووتیەکان یەکێتی نیشتمانی کوردستان زۆر هاوارمان کرد کە ئەمە دەرئەنجامەکەی زۆر خراپ ئەبێ بەڵام بەداخەوە هیچ حسابیان بۆمان نەکرد بۆیە چۆن ئێستا لە کۆبانی تورکیا دوژمنانی کورد و کوردستان تورکیایان داگیر کرد بەڵام بەبێ پیلانی و بەوەی کە ئەتوانم بڵێم هەندێ هێزی بێبەرنامە هەرچیان ئەو ڕیفراندۆمەیان کرد و 16 ئۆکتۆبەریان بەسەر کەرکووک و ناوچە دابڕاوەکانە کرد کە ئاڵێم کەرکووک دیارە کەرکووک ڕەمزی هەر چوار پارچەی کوردستانە بەڵام ئێمە لە بنەڕەتدا 1050 کیلۆمەتر ئێمە لەگەڵ حکومەتی عێراقا هاوسنووری ئەگەر ئێمە تەماشا بکەیت ئێمە ئاڵێم کەرکووک خۆ لە سنووری مووسڵە 6 قەزا و 15 ناحیە لەگەڵ دەسەڵاتی حکومڕانی کوردیا بوو ئێستا ئەو یەکە ئیداریە لەژێر دەسەڵاتی جێشی عێراقی و حەزبی شەعبیدایە بۆیان لەم کاتەدا ئێمە پێویستە کورد لە هەر چوار پەیچەی کوردستان یەکدەم باشە من کاگە ئیدریس دوای دێمەوە لای جەناب بیسەرانی خۆشەویستی رادیۆ گەلی کوردستان بەرنامەیەکی تایبەتتان پێشکەش دەکەم سەبارەت بە
هەلومەرجی ئەفرین و ئۆپراسیۆنی تورکیا بۆ سەر شاری ئەفرین و پێویستبوونی هاونەتەوەی بوون و هاونیشتیمانی بوون و ویشێتی نێتەوەی ویشێتێکی سیاسی نێوان هێزە کوردیەکان گرنگە و لە هەمان کاتە قساکەین لەسەر کێشەوگاریشەکانی نێوان هەرێم و بەغدا و دوای لەسەر کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە میوانداری بەڕێزان کاک محەممەد وەستا عەلی لێپرسراوی کۆمیتێ ڕێخستنی ڕانیە، بەڕێز کاک ئیدریس حاجی عادل لێپرسراوی کۆمیتێ ڕێخستنی داقوق، بەڕێز کاک ئەبوبەکر قادر لێپرسراوی کۆمیتەی ڕێخستنی بەکرەجۆ. کاک ئەبوبەکر بێمەوە لای جەنابێت کاک ئیدریسیش باسی کرد کە ڕیفراندۆم هۆکارێک بووی کە بەردۆخ کوردستان لە هەرێمی کوردستان بەم شکڵی لێبێکرد یار مەبەستی پارتی دیموکراتی کوردستانە و پێداگەری زۆری لەسەر ڕیفراندۆم و حسابات نەکردن بۆ هاوکێشە ناوچەیەکان و ئەوەی کە ڕوویدا ئێستا پەیوەندەکانی هەرێم و بەغدا خەریکە ڕوو لە باشیەکە دوایەوەی کە ماوەیەکی زۆر جگەلەوەی کە ناوچە جێناوەکان و کەرکک تووشی کێشەگرتی زۆر بوون ئێستا سەرچاوەکان باز لەوەکەن کە هەرێمی کوردستان خەریکی ڕێکوتنێک هەیە لەگەڵ حکوومەتی عێراقی پێ دوایە ئەم ڕێکوتنە تا چەند زەرورە و لەوەش گرنگتر ئەوەیە کە بەداخەوە لە ماوەی ڕابردوودا بۆ خۆش شایدی ئەوەی کە ئەو هێزانی کە خۆیان ناوناو ئۆپۆزیسیۆن وەکو کۆمەڵی ئیسلامی بستنەوەی گۆڕان و هاوپەیمانی بۆ دیموکراسی بەجیا چوونە بەغدا لە کاتێکا یەکێتی و پارتی داوایان کرد کە بەیەکەوە بچن و لە هەمان کاتیشا ئێستا ئەوان بڕیاریان داوە کە بە یەک لیستی جیا لە ناوچە جێناوەکان و ئەوانە دابەزن و لە هەمان کاتدا پارتیش بە مزایدەی سیاسی بڕیاری داوە کە لە کەرکک و دیالە و نینەوە ببوورە دیالە و تکریت و خانەقینەوەانە بەشداری ناکە و لە چەند ڕۆژی ڕابردوو میدیاکان باسی ویان کردکە هۆکارەکە شێوەیە کە دەستگای میتی تورکی لە پشت ئەم سیناریۆ چنراوەیە بۆیە پارتی بەشداری ناکە وەکو دوێتێ مزایدەی سیاسی گوایە بە قسەی ئەو بە قسەی پارتی گوایە کەرکک داگیر کراوە یان ئەوەی کە ناوێناوە ئیحتیلال بەڵام ئەوە لە پارتیژە پرسێدرێ ینی بۆ نەکاک فەرید ئەسەر لە بەرنامەیەکە لێرەوتی ئەی خێرە ئێوە چن بۆ مووسڵ جێگری پارێزگارتان هەیە ئەی بۆچی نایەن بۆ کەرکک ئەنجومەنەکەتان کۆ بێتەوە پارێزگارێک هەڵبژێرن بەڵام بە لیستی جیال لە مووسڵدا بەزن و جێگری پارێزگارەکە پارتیە لەوێ مەبەستم ئەمێ ئەم کێشانە جەناب چۆنی بینی؟ بەڵێ جاری کە زۆر سپاسانەکەم دیارە هەلومەرجی هەرێمی کوردستان و عێراق بەگشتی بە دۆخێکی ئاڵۆزا تێپەڕی و ئەم دۆخەش بەرپرسیارەتەکەی لە ئەستۆی هەموو هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەی هەموو لایەکان بەرپرسیارن لەو دۆخەیە چونکە هەموو هێزە سیاسیەکان لە چوارچێوەی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەرک و بەرپرسیارەتیان هەبووە ئەو دۆخی هەرێمی کوردستانیش بە هەر بارێکا بڕوات پەیوەندی بە هەموو لایەکمانەوە هەیە گومانیتیان نیە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێکی بڕیار بەدەست وەکو هێزێکی کاریگەر کە نەخشێکی کاریگەری لە ڕزگارکردنی کوردستان و لە بەدیهێنانی ئازادی و دیموکراسی لە هەرێمی کوردستان و عێراقا بینیوە بۆیە زیاد لە پێویست بەخەم دانیشتوانی هەرێمی کوردستان و ناوچە کێشە لەسەرەکانی شەوە بووە و یەکێتی بەردەوام جەختی لەسەر ڕزگارکردنی هەموو ئەو ناوچانە کردوێتەوە و هیچ کاتێکیش مساومەی لەسەر بستێک لە خاچی کوردستان و هەموو ئەو ناوچانە نەکردووە درێژەی بە خەبات و تێکۆشانی خۆیان یاوە دیارە ئەوەش لە ئەنجامی بەشێک لە سیاسەتی دەولی کە ئەو پاشەکشەیەتیاکراوەی چێتی ئەو ڕێگەچارەیە بە ڕێگەچارەیەکی زۆر ژیرانە و هوشیارانە کە جۆرێک لە پاشەکشە کرا کە ڕێگە گیرا لە کاولکردن و وێرانکردنی کەرکک و ناوچەکانی و دەستپێکردنەوەی گفتوگۆ و مفاوەزاتیش لەگەڵ حکوومەتی عێراقیە پێویستیەکی گرنگی ژیانی سیاسی و ئیداریە بۆ هەرێمی کوردستان چونکە تا ئێستاش ئێمە لە چوارچێوەی عێراق داین و بە شێوازی خەڵکی کوردستان و عێراق بڕیاریان لێداوە کە شێوازی پەیوەندی نێوان هەرێم و بەغا بە شێوەیەکی فیدراالیە ئەم پەیوەندیانە بۆ هەردوو لامان مەسەلەیەکی گرنگ و چارەنووسازە پێویستە درێژە بە پەیوەندیەکان بدرێتەوە ئەو ساردی و سڕیانی کە ڕەنگیان داوەتەوە کە کاریگەری زۆر خراپی لەسەر بار و گوزەران و ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کردووە بۆتە هۆی ئەوەی کە لە ئەنجامی ئەوەی کە هەرێمی کوردستانیش بۆ خۆی ناوچەیەکی
داخراوە لە ڕووی جۆغرافیاوە توانای کاریگەربوون یاخود توانای ئەوەی نییە وا بە ئاسانی بتوانێت لە ڕووی ئابووریەوە سربەخۆیی بەدەست بێنێ و بتوانێت سود لە سەرچاوە دارایەکانی خۆی وەربگرێ. بۆیە کۆمەڵگای نێودەوڵەتیش هەتا ئێستا پاڵپشتی لە یەک پارچەی خاکی عێراقەکەن و هەرێمی کوردستانیش پێویستە ئەم پەیوەندیانە درێژە پێباتەوە و بتوانێت لە چوارچەوەی عێراقدا مافەڕەوەکانی خۆی بەدەست بێنێ و ئەرچی سەرشانی هەموو هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستانیشە بە یەک دەنگ دوورکەونەوە لە هەموو جۆرە مزایدەیەکی سیاسی ڕێک بکەون لەسەر ئەوەی هێزێکی گەورەی سیاسی بنیاد بنێن دوور لە مزایدی سیاسی لەوێدا کۆچی لە مافەڕەوەکانی گەلی کورد بکەن و کارێکی باش نییە و هیچ لە یەک سەرکەوتوو نابێت بە تەنیا ڕووکاتە بەغا و مزایدە لەسەر جەنابەت کاک محەممەد کاک ئەوبەکر کاک محەممەد ئەگەر بێمە لای جەنابەت ئەو پرسیارم لە کاک ئەوبەکریش کرد ئێستا بارودۆخی هەرێمی کوردستان و عێراق خەریکە پەیوەندیەکانیان باشە بێتەوە بەڵام ئەوە چەند مانگە بەهۆی ئامادە نەبوونی لیستی برایەتی بەشێکی کە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکی پارتی دیموکراتی کوردستان پارێزگار نەتوانراوە هەڵبژێدرێ و کاندید بکرێ. پارتی قسەی ئەوە کە کەرکووک داگیر کراوە و تەنانەت خۆشتان شایەدیەوەن کە ڕایگەیاندووە کە بە بەشداری هەڵبژارنەکانی کەرکووک و تکریت و دیالە و خانەقین نەکا بەو بیانەوە بەڵام لە مووسڵ بەشداریەکە و پارێزگارەکەی ڕۆژان جگری پارێزگارەکەی کارەکە لەوێ و لەگەڵ حکوومەت عێراقیش ئەندام پەرلەمانەکانیان لە بەغان پێ دوایە ئەو هەڵوێستانەی پارتی چەنە زەرری هەیە لە یەکگرتووی کورد بە تایبەتی لە ناو چەچێناوەکان. پێما لە سەرتاوە پارتی ڕستاندۆمی بۆ ئەوە نەکرد کوردستان بێتمەندخەشی سەربەخۆ پارتی بەدوو خاڵ بەڕاستی ڕستاندۆمی کردێکیان لەوانە ڕستاندۆمۆک احتیوای ئەو خەیرانە ئابووری کە بەسەر هەرێمی کوردستانی هێنابوو کە پێی وابوو احتیوای ئەوە دەکاتەوە زاری خەڵک لەسەر خەیرانی ئابووری دەکاتێن و بەسەر ڕێفراندۆ. دوو پارتی ترسی لە کەرکووک هەبوو کە هاوسەنگی هەرێمی کوردستان دەگۆڕێت لەبەر پارتی لە کەرکووکدا ئەو هێزە نەبوو بەڕاستی بە بتوانێت دەوریش کاریگەری هەبێت و دوای لە انتخاباتەکاندا دەنجی پێویست بێنێت. بۆیە پێم وایە ئەگەر ڕەفراندۆمیشی کرد بۆ ئەوە بوو کە ئەوەی کە لە هەرێمی کوردستان بەدەست هاتوو لە دوای شەڕی داعش ئەوە لە بار بەرێت. ئەگەر نا پارتی خۆمان باش دەزانین پارتی لە پردێەوە هەمووی بە ئیتفاق ڕادستی حەج شعبی و حکوومەتی عراقی کردەوە تا دەشی نینەوە و شنگار و هەموو متخەنداژی تەسمی عراق کردەوە. عراق لەوێ عراقیش ترە و لە کەرکووک عراقیش ترە ڕاستە. پارتی ئێستا چەندی مجاملەی عبادی دەکات کە مەمنونە ئێستا ئیمالیکی نەکەری عبادی بەڵێ مالیکی دەکات و عبادی دەکات بەو ئیبلاعاتەی کە پارتی خۆی دەیەوێت لەگەڵی ڕێکەوێت. یعنی ئەو ئیبلاعاتەی پارتی هەچەندە ئیبلاعاتەکانی عبادی زۆر قورسن زۆر گەورن یعنی ئەوانەی کە 2003 بەدەساتوە لەوەش کەمترە لەوەش کەمترما بۆ دەمێنێتەوە ئەوەی کە عبادی بەسەر حکومەت هەرێمی کوردستان جێبەجێ دەکات. بۆیە پێما وایە پارتی ناتوانێت ئەو سیناریۆ جێبەجێ بکات. پێما پارتی بەشێکە لە ئەجندای تورکی سیر کە عفرین شارعی کوردستان دەکڵێت لە هەولێر ڕێگە نادەن تەنانەت پشتیوانی بەهرەیەکی پشتیوانی بۆ عفرین دەگڕن. ڕێگەی ئێستا تا ڕێگەی سەمرکانی گرتووە کەسەش بەشدارە لەو پیلانجێڕیە بە قسەی هەندێک لە سەرچاوەکانی پێ دەگوایە ئەنە کەسە کە هاوپەیمانی پارتی دیموکراتی کوردستانە بەشدارە لەو ئیتیلافە سوورەی کە هێرشە بۆ سەر ئەفرین بە دڵنیاییەوە بەشدارە. ئێستا ڕێگە نادە تا ئێستا ڕێگە نادا شەک و تەخەمەنی و اتفاق و خواردن و ئەوانە لە سەمرکانەوە بوازێتەوە بۆ ڕۆژاوای کوردستان. ئەو لەکوێ چۆن دەتوانێت لافی کوردایەتی لێبدا لە کاتێکدا حەساری بجات پیش حەساری خستە سەر ڕۆژاوای کوردستان لە کاتێکدا ناهێڵێ کوردانی هەولێر و دووهۆک خۆپیشاندان بکەن بۆ پشتیوانی ئافرین کە ئەوە شێکی زۆر سەرەتاییە کە مسلمان وایە دەبوو ئێستا لێرە تەجنید کرابایەوە تەسویر کرابایەوە کۆنگرێتەوەی بەسرابایە خەڵک نێزا با بۆ ئافرین بۆ دیفاعی لێ بکات. یەکێتی ئیسماعیل کوردستان لە کاتی لە ئان و ساتی کەوتنی کۆبانێدا بە هەزار فرتوفێڵ و خەلەو دەلەتوانی کۆمەڵێک چەک و تەقەمەنی بگێنێتە کۆبانی چەند ڕۆژ خۆ بگرێن نەکەوێت تا هاوپەیمانی نۆزی فیدا کەوتن. دروستە. ئەوەی پارتی دیکە ناتوانێت خۆ بخاتە چاوی خەڵکەوە. پارتی هەمومان باش دەزانین ئەو خێرانی ئابووریە سەرەتا پارتی بەسەر کوردستانی هێناوە. شەڕی داعش پارتی گواستیەوە بۆ کوردستان. هێنانی داعش پارتی بوو. باشە. تەنانەت شکانی تەسلیمکردنی شنگاریش پارتی بوو.
باشە دوای دێمەوە لای جەنابێت کاک ئیدریس لەگەر جەنابیشت پێم بڵێ هەردوو کاک بەڕێزان کاک ئەبوبەکر قادر و کاک محەممەد وەستا عەلی بۆ چوونیانەوە بوو کە پارتی بەمە مزایەدا کە خۆڵە کاتە چاوی خەڵکەوە لە کەرکوو بەشداری هەڵبژارنەکان ناکاو لە مووسڵیکا و ڕیفراندۆم هۆکاری قەیرانەکانی هەرێمی کوردستان هۆکارەکەی ڕیفراندۆم و خودی بارزانی بوو کە چی ئێستایانەوە قەیرانەکە بخەنە ملی خەڵکی کوردستان و لە ڕابردوودا ئێمە شایەدەوەی میدیای پارتی دیموکراتی کوردستان بە هەندێک لە بەرپرسانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەندێک لە ئەندام پەرلەمانەکانی ئێمەیانە گوت ئەکرادی مالیکی و پیان وابوو مالیکی سەبەبی بڕینی بودجە و قوتی خەڵکە کەچی ئێستا خۆیان خەریکن لە هاوپەیمانەتی لەگەڵ مالیکیە بەستن و دەنگی پێدەن و مالیکی بۆتە پیاوێکی تێکۆشەر ئەم سیاسەتە دووفاقیانە چەنە تەسیر لەسەر پەیوەندی هێزە کوردستانیەکان و یەکگرتووی کورد و بە تایبەتی لە ناوچە جەناوەکانەکە والله سپاس بۆ ڕێی ئەو دوو هەواڵان دیارە ئێستا خەڵکی کوردستان زۆر لەوە گەورەتر و لەوە تێگەیشتوترە کە هەر حزبێ بێ خۆڵ بە چاویان بکات لەبەرەوە ئێستا حەسری عەولەمەیە گەنجی ئمڕۆ خەڵکی ئمڕۆ زۆر لە مەسئولەکان وا بڕیارە دەنگزانیاریان زۆرترە سەبارەت بەوەی کە پارتی ئێستاکە لە کەرکووک و لە ناوچە دابڕاوەکان سنووری یەکێتی بەشداری هەڵبژاردنەکان ناکا بەڵام بە پێچەوانەوە لە مووسڵ جێگری محافظی هەیە و لە بەغدا ئەوەتانێ شەڕی پۆستەکە و تا ئێستا چەندین بریکاری وەزیر و چەندین پۆستی ئەمنیش ها بەدەستیەوە و بە شانازی و ئایباتە ڕێوە بۆیە شەقی ململانەکانی حکومەتە یەک لە دوای یەکەکانی عێراق و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد کەرکووکە و سومە کەرکووک بووە ئەوە هەمومان ئەزانین ئێستاکە کەرکووکیان بەو بێنازیە جێهێشتووە کە من شتێکە قسەت لەگەڵەکەم لە داپۆقەوە قسەت لەگەڵەکەم کەرکووکیان بەو شێوە جێهێشتووە کە تو بەڕاستی شەڕ لە سەنگەرە ئەکرێ شەڕ بە پروپاگەندە و بە خۆڵکردنە چاو خەڵکی ناکرێ ئێمە دەستورێکمان هەیە بە پێی دەستور ئێمە هەرێمێکی فدرالی لەسەر عێراق دەمان بەو دەستورە داوە تۆ ئەتەوێت لەوە زیاتر بڕۆی بەڕاستی ئەوە جێگەی قبول نییە فاوڵدانە بە بەرامبەر بە نەیار بە دوشمن بۆ ئەوەی ئەمەی وا هاتە سەرمانە ئەمە نەتیجە بوو نەتیجە ئایا سەبەبەکەی چی بوو سەبەبەکەی ئەوانەیە کە پێش وتمان حیجاب نەکردن بۆ ڕێی دەولی کردنی ریفراندۆم بەیان و سەدان هۆکار هەبوو کە عێراق پاڵپشتی دەولی بۆ خۆی پەیدا کرد بۆ ئەوەی ناوچە دابڕاوەکان دەم دەردەبەرێت سەبارەت بە کەرکووک وەکوتم ئێستاکە کەرکووک هارەت بە هەموو هێزێکیەوە هاتووە تورکمان بە شیعە و سوننەوە هاتووە وەفدی تورکیا دێ بە ئاشکرا لەگەڵ تورکمان دانیشێ ئێران دەستی لەناو هەموو بابەتەکان و هەموو مەسەلەکان هەیە کورد ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێستاکە لە ئەو سنوورە ماینەتەوە ئایا ئەگەر یەکێتی دەرچوایە 500,000 کوردی کەرکووک ئاوارە بوایە حکومەتی هەرێم تا ئێستا نەیتوانیوە بلەی ژێر سفرە بەرمیلێ نەوت بداتە هاو نیشتیمانی هەرێمی کوردستان ئایا ئێمە دین بۆ ئەوێ کەرکووک و داقووق و دووز و خانەقین دین بۆ ئەوێ ئایا حکومەت ئەتوانێت ئێمە بژێنێ ئەتوانێت شیمان بۆ بکات بۆیە باشترین شەڕ ئەمڕۆ شەڕی دەستور بوو کە ئێمە خۆمان هەواڵانمان لەگەڵ خەڵکەکەماندا و هەواڵانی پارتیش ئەوەتانی لە سنووری من خەڵکی زۆر کەم دەرچووە بۆ ئەوە بەرگری لە خاکی باو باپیرمان بکەین لەبەرەوە ئێمە چەندە لەگەڵ شیعە کێشەمان هەیە دا ئەمەنە لەگەڵ سوننە کێشەمان هەیە لەبەرەوەی لە 68ەوە بۆ 2003 ئێمە سەدان کۆمەڵگەی تەعریبی سوننە مەزهەر هاتەتە سنوورەکانمان ئیستەجێی تێلی یەکسەر ئەو گوندانە ئەو زەویانە هەمووی عارەبی تعریف بێت و هەمووی داگیر ئەکا دروستە ئێستاکە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لستی برایەتی زۆرینەیە 500,000 کوردی کەرکووک ئاوارە بووە 500,000 کوردی کەرکووک ئاوارە بووە 500,000 کوردی کەرکووک ئاوارە بووە 500,000
لە ماوەی ڕابردوودا ئیتر لە ماوەی ئەو 12 ساڵەدا برادرانی پارتی خەرچیان کڕیوە تورکمان بووە کڕیانە یعنی ئێمە چەند هەواڵێکمان ڕۆی بۆ پەرلەمان شوێنەکەی بە پارتی پڕکراوەتەوە 12 ئەندامیان هەیە ڕاست کە 12 ئەندامیان هەیە ڕووی ناتە هەولێر نایەنەوە کەرکووک ئەوەتان ئێمە ڕۆژانە دەیان بڕیار دیژی کورد ئەدرێ ئەوان نایەن بۆ پارێزگە نایەن بۆ ئەنجومەن لەگەڵ ئەوەیشا ئەگەر ئێوارە پێی بۆ زانکۆی کەرکووک دەیان و سەدان لێپرکراوی حزبی و ئەمنی هەواڵانی پارتی بەناو پێڵێن لە زانکۆی کەرکووک ئەخوێنن ئەوان کە ئەڵێن کەرکووکیان کردەوە من ماڵێم کەرکووک 15 تۆبەرە بەڵام کەرکووک شیان پێی بەردەوامە بەڵێ دیارە پارتی گۆشتەکەی خوا گۆشتاوەکەی ناخوا لە دێن بۆ زانکۆکان داوامەکەن بەرپرسەکانیان کوڕی مەسئولە گەورەکەیان کوڕی مەسئولی گەورەی یەکەمی پارتی ئەوەتانێ لە کولیەیە لە کولیەیە لە کەرکووک من لەگەڵ کەسێ نێزیک خۆمایە وتە ڕۆژە داواتی کردووە ڕاستە زۆر سپاس دەکەم دوای دێمەوەلات بۆ دوای دێمەوەلات کاک ئیدریس دوای دێمەوە لای جەنابەت کاک ئیدریس دوای دێمەوە لای جەنابەت کاک ئەوبەکر ئەگەر بێمەوە کاک ئەوبەکر بێمەوە لای جەنابەت دوایین تەوەری بەرنامەکەمان تایبەتە بە کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان جەنابتان لێپرسراوی کۆمیتەن و ڕۆڵ و دەور و نەخشتان هەیە و یەکێتی نیشتیمانی کوردستانیش وەکو هێزێکی کاریگەر سەبارەت بە هەڵوێستە نیشتیمانی نوێتەوەیەکانی بۆ چوار پارچەی کوردستان سەبارەت بە مەسەلەی ئازادی ڕاگەیاندن و عەقیدە و بەیان ڕۆڵی گرنگی هەیە ئەوە مانایەوە نییە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕخنەی لەسەر نییە لە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان ڕخنەیەکی زۆری لەسەر حکوومەت لەسەر گرفتنە ناوخۆیەکانی لەسەر نەبەستنی کۆنگرا لەسەرەوەی کە بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا بوو حیزبی یەکەم بێ لە کوردستان بە خەبات و تێکۆشان و قوربانیدانی پشتیوانیکردن لە پارچەکانی ڕۆژهەڵات و گوتاری نیشتیمانی و نەتەوەیی و سەبارەت بە بەرەمهێنانی ئازادی ڕاگەیاندن و ئازادی میدیا لەژێر دەسەڵاتەکەی و جگەلەوەی کە ئەم حیزبە حزبی سەرکردەی گەورە جەنابی مام جەلالە کە وەکو ڕابەری دیموکراسی و ئازادی لە خۆرڵاتی ناوەڕاستە دەرکەوتووە بەڵام ئێستا بێکێشە نیە و هەندێکیش لە بەرپرسان و یا بە بڵێم چاودێران ئەڵێن حیزبی زیندووە میشە کێشەی هەیە بەڵام ئێمە بەردەوام ینی ڕوبڕی ئەوە بووینەوە کە بۆچی کۆنگرە نابەستێت کە حیزبی زیندوو پێویستی بە کۆنگرەیە حیزبێک بۆ نوێبوونەوەی خۆی پێویستی بە کۆنگرەیە بە بۆچوونی جەنابتان یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنگرەکەی چەند زەرورە و پێویستە چۆن بێ و ئەبێ لە کۆنگرەیە چ بڕیارێک بدرێت و یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن سەرکەوێ بەسەر ئەو قەیرانانەی کە بەسەری هاتووە جیابوونەوەی بستنەوەی گۆڕانە جیابوونەوەی هاوپەیمانی بەناو دیموکراسی و دادپەروەریە و کێشە ناوخۆیەکانی چۆن چارەسەرکاتە لە ئەس پێداویستیەکانی خێزانی شەهیدان ئەنفال کە سوکار و قوربانیانی خەڵکی کوردستان و خەڵکی بەژمێنەتی کوردستان بێ زۆر سپاس دەکەم کاگەنوەر دیارە هەموو لایەکمان ئەو ڕاستیە باشەزانین کە کۆمەڵانی خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکان و پارچەکانی تری کوردستانیش هەموو لایەک چاوەڕوانێکی زۆر گەورە لە یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن چونکە یەکێتی وەکو هێزێکی بڕیاردەر و وەکو هێزێکی تێکۆشەر تێکۆشانێکی دوور و درێژ لە مێژووی ژیان و تێکۆشانی خۆیە تووشی زۆر کارەسات و زۆر ئاستەنگ و زۆر دژواری گەورە بووە لە مێژووی ژیانی خۆیە ئەم کارەساتانە هیچیان نەبوونە هۆی ئەوەی کە یەکێتی تووشی لە ناوچوون و تووشی هەڵوەشان و لە ناو بردن ببێت بەڵکو بە پێچەوانەوە یەکێتی هەموو جارێک دوای هەر کێشە و کارەساتێکی گەورە بە فۆرمێکی نوێ و بە گەورەتر بە خەباتێکی نوێترەوە هاتۆتە مەیدانی خەبات و قۆناغەکەشی بردوۆتە پێشەوە خاوەنی سەرکردایەتێکی مەزن و ڕابەرێکی مەزنی گەورە کە هەواڵی بەڕێز مامجەلال بووە خی گەورە لی خۆش بێ و جێگەی باشی بەرین بێ و توانیوێتی ئیدارەی ئەو قۆناغانە با و دەستکەوتی گەورەتر و سەروەری گەورەتر بۆ گەلەکەمان بەدەست بێنێت و ئەم قۆناغەش قۆناغێکی زۆر هەرستیار و مەترسیداریشە وەک بۆیە گەلەکەمان زۆر بەوریایی چاوەڕوانی زۆر گەوریان لە یەکێتی هەیە و سەیری چارەنووسی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن ئەگەر سەیری بکەین بە پاشەکشی یەکێتی نیشتیمانی کوردستان گەلەکەمان تووشی
تووشی زۆر کێشە و گوێرە بوو ژیان و گۆزارانی کەوتە مەترسیەوە ئاسایش و ئارامی کەوتە مەترسیەوە ئازادی و دیموکراسی کەوتە مەترسیەوە خەریکە پرۆسی حکومڕانیش لە هەریمی کوردستانە ئەکەوێتە مەترسیەوە بۆیە زەرورەتی یەکێتی نیشتیمانی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ ژیان سیاسی کۆمەڵانی خەڵکی کوردستان پێویستیەکی ژیانیە بۆیە کۆنگرەژ لەم کاتەیە وەکو بەڕێزیشە باسی کرد یەکێتی زۆر قۆناغی سەختی تێپەڕان و زۆر تووشی هەوراز و نیشێ و زۆر بابەتی گرفتی گەورەی تێپەڕاندووە ئەم قۆناغا مەسەلەی کۆنگرە پێویستیەکی ژیانیە ڕوکنێکە لە ڕوکنە گەورەکانی کاری ڕێکخراوەیی پێویستە دوای ئەوەی کە یەکێتی سەرکردە و ڕابەرێکی ئەجگار مەزن لەدەست ئەیات زەرورەت و پێویستیە کە هەواڵەکانمان بەگیانی لە خۆ بردوویەوە بۆ ڕۆژە بەرزیە ڤاڵمام جەلالەوە بێنەوە مەدان و دوای جەنابەت بەڕێز کاک محەممەد وەستا عەلی ئەگەر جەنابیشت پێم بڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان زەرورەتی گرنگیە بۆ کۆمەڵگای کوردستان حیزبێکی پێشەنگ خەبات و تێکۆشان شەهید و قوربانی و چالاک لە شاخ و لە شار وەکو شارد و من و کاگە وەکریش وتمان یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبی جەنابی مام جەلالە حیزبی کارێزماتیکی گەورەی گەلی کوردستانە یەکێتی نیشتیمانی کوردستانە بێت چی بکە ئەو کۆنگرەی چۆن بێت چۆن وەڵام بە خواستەکانی خەڵکو و بەو کێشە و گرفتانی هەرێمی کوردستان بداتەوە زۆر سپاسکارن من تێمایە یەکێتی نیشتیمانی کوردستان جیاوازی لەگەڵ هەموو لایەنەکانی کردکردناوێ بەتحدیددارێت کوردستان ئەوەیە کە یەکێتی دوورە لە هەموو نوزەیەشی دیکتاتۆریزم خۆیدا هەموو ئەوانەی تریان دیکتاتۆری جەماعی یان دیکتاتۆری فەردی یعنی ئەگەر بەتحدید ناود بێنم دەتوانم لە پارتی دیموکراتی کوردستانەوە بۆ گۆڕان و بۆ کۆمەڵ و بۆ یەکگرتوو هەمووانە باشە تحدید بکەین کە باشە زۆرێک لە دیکتاتۆریەتن باشە بەڵام بەداخەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە حاڵی ئێستادا لە شوێنی خۆی چەقیوە ئەو تونوتیژانەی ئەو دوایش کە لە ڕاپەڕۆن ڕوویدا لە 1970 ماجی 12 پێمان دەڵێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستە هەنگاوی تازە بنێت پێویستە کۆنگرە بگرێت پێویستە دیدگای خۆی لەسەر هەموو ئەوانەی کە لە کوردستاندا هاتوونە پێش و دێنە پێشێ ڕوون کاتەوە باشە بەتایبەت دوای شەڕی داعش دوای کەوتنی کەرکووک و مەتخەدابراوەکان دوای سەیرانی ئابووری دوای ئەو مزاهرانەی کە لە ئێران ڕوویداوە دوای ئەوانەی کە لیستی هاوپەیمانی دیموکراسی لە ئێمە جیابۆتەوە دوای کۆچی هەواڵ مامجەلات دوای پیربوونی سەرکردایەتیەکەی دوای ئەوەی کە یەکێتی ئەو ئوسلوبی ڕەخسنەی کە ئێستا هەیەی ئوسلوبی ساڵی نەوەتەکان و هەشتاکانە کە ئەو ئوسلوبە ناتوانێت سیاسەتی پێ بکرێت لە مەتخەکەدا پێویستە ئاڵوگۆڕ لە ئوسلوبی کاری ڕێکخراوەی خۆشی بکات ئەوجا هەڵبژاردنەکانی چەند ماجی ئایندەکە دێنە پێشێ ئەوانەش پێمان دەڵێن کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا لە حاڵی ئێستادا ژانی کۆنگرە گرتوویەتی ئەگەر کۆنگرە نەگرێت یەکێتی لە بەردەم هەرەتێکی زۆر گەورەدایە بۆیە ئەمە پێمان وایە ئەگەر بمانەوێت یەکێتی ئینقاز بکەین ڕزگاری بکەین ئەو هێزە بێڵینەوە کە باڵا نەک لە باڵانسی هێزەکانی تر دەری بکەین هێزی پارسەنگ نەبێت بۆ باڵانس هێزێکی کاریگەری سەرەکی بێت لە هەرێمی کوردستاندا کەم پێمان وایە ڕۆژئاوای کوردستان ئێستا ئیشی پێیەتی خەڵکی هەرێمی کوردستان جگە لەوەی خەڵکی هەرێمی کوردستان ئیشی باشە ڕۆژئاوا باشە کاگ محەممەد دوایی دێمەوە بۆ کۆتایی بەنامەکە دێمەوە لە جەناب کاگ ئیدریس ئەگەر جەنابیش پێم بڵێ کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان چەند زەرورە ڕاستە ئێمە ئەو بەڕێزان هەر کامیان کە بۆ چوونێکی هەیە لە دڵسۆزیەوەیە و پێی وایە یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستە خۆی ڕێک بخاتەوە و پێویستە داینەمۆی بەرەمهێنانی ئازادی زیاتر و ڕێخستنی کۆمەلگا و دژایەتی لەگەڵ گەندەڵی ناشەفافی و خزمەتکردنی شەیدان و کەسوکاری شەیدان و زیندانیانی سیاسی ئەنفالکراوەکان و بەگشتی خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکە کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان چەند زەرورەوە پێ دوایە چی بکەوە چۆن بێ وڵا دیارە کۆنگرە بۆ هەموو حزب بۆ هەموو ڕێکخراوێ پێویستە زەرورە بۆ نیۆبوونەوە بۆ بەرنامەی نوێ بۆ کوێنی تازە بەبەری ئەو حزبە و یەکێتی نیشتیمانی کوردستان دیارە لە ماوەی 42 ساڵەی ڕابردوودا حزبێ بووە نەک کوردستانی باشوور بەڵکو پارچەکان تری کوردستانیش هیوایان لەسەر یەکێتی هەبووە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کەسێک کە زانێ کە ناوچەکە ڕۆژهەڵاتی ناوڕاست لە بەردەم گۆڕانکاری گەورەدایە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە کە 2010 کۆنگرەی سێمان بەست ئەبوایە 2013 کۆنگرەی چوارمان بەست باشە هەر بەکیت لە پێڕەویشە هاتووە ئەگەر بێت و بە هەر وەکارێک بە کۆچی دواییان بە هەر وەکارێک سکرتێری گشتی نەما ئەبێ دوای 2 مانگ کۆنگرە بوەستێ ئەوە 4 مانگە جەنابی مامجەلال ئەمڕۆ سبەی 4 مانگە کۆچی دوایی کردووە بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان هەم
هەواڵانی هەم قاعدە جەماوەرەکەی هەم خانەوادەی سەربەرزی شەیدان داوا لە ئەنجومەنی سەرکردایەتیەکە کە پەلە بکەن لە کۆنگرە بەستن لەبەر ئەوەی کات لە ساڵحی ئێمە نییە لە بەرژەوەندی ئێمە نییە ئێمە دانیشین هەواڵانی ئەنجومەنی سەرکردایەتی کەی بڕیارەدەن هەموو کێشەکانیش کە ئیستا بە معلەقیمانەتەوە دیارە هین ئەوەیە کۆنگرە نابەستێ هەمومانیش ئەزانین ڕاستە ئێمە ئەو هەواڵانەی ئەنجومەنی سەرکردایەتی ئێمە هەواڵمان بژاردووە هەیە 40 ساڵە هەیە زیاد کەمتر ئەندامی سەرکردایەتە ئەندامی مەکتەبی سیاسیە یەکێتی نۆتی ئەمانە نییە یەکێتی 20,000 ئەگەر کاگیدریس ئەگەر جەنابەت دوایین بە کورتی دوایین قسەی خۆت لە بەرنامەکە بە بیسەرانی ڕادیۆی گەلی کوردستان بڵێ سپاس دەکەم کاتی بەرنامەکەمان تەواو بێ من داوا لە هەواڵانی یەکێتیەکەم کارکەوتۆکانەکەم باشە هەمومان باشە مەسئول کۆمیتەکان مەڵبەندەکان مەکتەبەکان هەر هەمومان بڕۆین بۆ ئەو ئەنجومەنی سەرکردایەتیان بۆ سەر مەزاری پیرۆزی مام جەلال خێمە هەڵدەین دەوار هەڵدەین هەتاکو ئەنجومەنی سەرکردایەتی ڕۆژی کۆنگرە دیاری نەکەن واز لەو سپاسی دڵسۆزیت دەکەین سپاسی دڵسۆزیت دەکەین هیوادارین لە مانگی ئازارە کۆنگرەی چوارەم یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوە بچێ بەڕێز کاگ محەممەد وەستاعالی ئەگە جەنابی شت دوایین قسەی خۆت بە کورتی پێم بڵێ سپاست دەکەم زۆر سپاس هیوادارم مەسەری سیاسی و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەست لە بەرژەوەندەکانی خۆیان هەڵگرن دەست لە واز لە گروپیان و چی دیکە یەکێتی نەکەنە قوربانی ئیمتیازات و دەستکەوتەکانی خۆیان حیزبایەتی ئەوەیە کە تۆ بتوانی خزمەتی وڵاتەکەی خۆت بکەیت خزمەتی نەتەوەکەی خۆت بکەیت بتوانی دەور و کاریگەری خۆت هەبێت لە مێژوودا شتێک بە خۆت تۆمار بکەیت ئەو سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە جاران خەڵک بە خۆشەویستی تەماشای دەکردن ئێستا بە شێوەیەکە سەیریان دەکات بۆ ئومێد دەکەم ڕێبازی سەرەکی هەواڵ مام جەلال بگرنەوە جارێکیکە یەکێتی نیشتیمانی زۆر سپاس دەکەم کاتمان تەواو بوو کاگ ئەو بەکرەگە جەنابی شت دوایین قسەی خۆت سەبارەت بە کۆنگرە و گشتی وەزای کوردستان بڵێم لێ سپاس دەکەم زۆر سپاسدانەکەم وەڵای من زۆر سپاسی و دووە فاڵە خۆشەویستاکەم دیارە وەکو باسیشمان کرد ئێمە هەموو تێکۆشەرانی یەکێتی و هەموو پارچەکانی کوردستان چاوەڕوانیان لە یەکێتیە کە یەکێتی پەلە بکات لە خۆڕێخستنەوە و لە دیاریکردنی نەخشەیەکی بەهێز بۆ سەرخستنی جوڵانی وردگاری خوازی گەلی کورد و بەرەو پێشەوەبردنی دۆزی ڕەوای گەلەکەمان و زەرورە هەواڵانی کۆمیتەی سەرکردایەتیش لەم قۆناغەیە ئاوڕێک لە یەکێتی نیشتیمانی بن و یەکێتی زۆر سپاس بۆ جەنابتان بیسەرانی خۆشەویستی ڕادیۆی گەلی کوردستان بەرنامەیەکی تایبەتمان پێشکە کرد سەبارەت باردۆخی سیاسی هەرێمی کوردستان و پەلامارەکانی تورکیا بۆ سەر ئەفرین و کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان بە میوانداری بەڕێزان کاک ئەبوبەکر قادر لێپسراوی کۆمیتەی بەکرەجۆ و بەڕێز کاک محەممەد وەساعالی لێپسراوی کۆمیتەی ڕێخستنی ڕانیە بەڕێز کاک ئیدریس حاجی عادل لێپسراوی کۆمیتەی ڕێخستنی داخۆ سپاسیار کامیانەکەم کە کاتی خۆیان بێمە بەخشیارەکان لە شوێنێکەوە قسە و باسمان لەسەر ئەوانە کرد منیش ئەنوەر حسێنم تا بەرنامەی داهاتوو بەرنمەیەکی تایبەت سەبارەت بە پرسی کورد و بابەتە گرنگەکان هیوادارم هەمیشە کوردستان لە ئارامیە بمێنێتەوە و سپاس بۆ بیسەرانم و سپاس بۆ هاوکارانم کاتیش خۆش.